بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵم کە ئەم ئێوارەیەش هاتمەوە خزمەتی ئێوەی خۆشەویست لە پرۆگرامی ئێوارانی ڕەمەزان بەو هیوای پرۆگرامەکەمان بەدڵی ئەوەی خۆشەویست بێ. خۆشەویستان زۆر جار پێم وەڵێن تۆ چاود ناکەیتەوە لە کاتی پێشەکی بەرنامەکە، بەڵام هەمیشە کامێرەمانەکان ئیشانەوەیە کە ڕووی ئەماکەنە خۆرەکە تۆ ڕوو لە خۆر هەوزام کەس ناتوانێت چاوی بکاتەوە. خۆشەویستان ویستم لە پێشەکی بەرنامەی ئەمڕۆ بڵێم کوردەواری بەگاڵتە نییە یاخود هەر لە خۆ نییە کە سێ ماڵ لە هەر شوێنێک من مزگەوتێکیانێ منارە یاخود با بڵێن مزگەوت یاخود با بڵێن ئەو بانگی کە لە لادەکانە ئەدرێ نیشانەی ئاوەدانیە. بانگ کاگوتە بانگی محەممەد یاخود باەوەی کە بکە لە ئیسلامە بە بانگکردن بۆ مزگەوت و بۆ نوێشکردنە گوترێ بە تەئکید نیشانەی ئارامێکی گەورەیە. لە هەر شوێنێک بانگ نەدرا ئەگەر تەنانە مزگەوتیشە بە ئەو شوێنە لە چۆڵەوانی و لە شوێنێکی ئەندازەیەک چۆڵە چێ، بەڵام ئەو لەحزەیە کە بانگە درێ ئەو لەحزەیە کە نوێژ و جەماعەت لە گوندەکان ئاکرێت لە هەر شوێنێک ئاکرێت ئەوە نیشانەیەوەیە کە ئەو شوێنە ئارامە و ئەو شوێنە بۆ ژیان گونجاوە. بۆیە کوردەواری هەمیشە گرنگیان بە مزگەوت داوە و لە مزگەوتیشە بە منارەی بەرز و ئەوەی کە پێگوتن و کە بەریان داناوە و ئیتر بانگە درێ. بانگ هەتاکو نەچی بۆ شوێنێک کە بانگی تیان نەدرێ نازانی بەیەخ و گرنگی بانگ چەنە گرنگە. بانگ چۆن بە جۆرە لە جۆرەکان ئارامیمان بۆ دروستەکە، ئارامێک بۆ دڵ و دەروون و بۆ ئەوەی کە پێگوترە بۆ ڕۆحمان. تەمەناوەکەین کە ئینشاءڵڵا لادەکانی ئێمە هەمیشە ئاوەدان بن بە دەنجی ئەڵڵاه ئەکبەر، بە دەنجی بەرزی منارەکانی مزگەوت، بە تایبەتی کە لە لادەیە بی لە لادەیە کە تۆ لە چێوە بەرزەکانە بیت لە شوێنە دوورەکانە بی کە گوێ لە دەنجی بانگە، جگە لەوەی کە ئازانی کاتەکە نیوەڕۆیە، جگە لەوەی کە ئەزانی کاتەکە کاتی پشودانە، ئیتر هەوڵە دەیتر ئەگەر بتانی بچیت لە مزگەوت نوێش بکەی واگەر نا لەسەر کارەکە دەسەکەی بە نوێشکردن و دڵ و دەروونێکی ئاسوودە و ئارامت هەیە. خۆشەویستانم ئەم ئێوارەیە لە گوندی ناوگردانی تەمەناوەکەم ئینشاءڵڵا کە ناوگردان بەرنامەیەک بێت کە بەدڵی ئەوەی خۆشەویست بێت. ناوگردان دەگوتێت کەوتۆتە ناو ماستەر پلانی سلێمانیشەوە تەنانەت لە نزیکی تانجەرۆیە دەیەکە کەوتۆتە سەر ڕێگای قەرەداغ. ئینشاءڵڵا پێکەوە بینە ئێوارەیە لە گوندی ناوگردان فەرموو با بچین بۆ ناوگردان. باسی گرنج و ڕۆڵ و فەزلی مێی نەکرد. بەڵێ تۆ ئێستا لە گوندی ناوگردانە بوتار و پێشکەش کرد. بەڵێ بۆ پرسیارەکەمەوەی بۆ ئێرە ئەم بابەت چ بەیاخێکی هەموو. بەڵێ سوپاس بەخوای پەروەردگار ئەم برا عەزیزانی کە ئێستا لەگەڵ ئێمەیان هەمویان خاوەنی ژن و ماڵ و منداڵن. هەر یەک لەمانە کاتێک کە شتێکی گوێ لێ ئەبێت مەرج نییە هەر یەک لە ئێمە کێشەیەکی هەبێت و خێرا ڕاستە خۆ بچێتەوە ماڵەوە تەطبیقیکە. خوای پەروەردگار فەرموویەتی فەذەکیر فەئین الذیکڕا تەنفەع المؤمنین. بریان بخەرەوانێ چونکە بیرخستنەوە مای سوود و قازانجە بۆ هەر یەک لە من بەش بە حاڵی خۆم ئاەتێک فەرمودەیەک بەسەر هاتێ لە مامۆسایەکی وەکو جەنابتەوە لە هەر بە ڕێزێکی ترەوە عالیم و عەوام هەر شتێک ببیستم خێرا خەزنیەکەم. ئەگەر نەشی نووسمەوە لە زاخری خۆما هەڵیەگرم سبەینێ هەمومان تووشی هەر حاڵەتێک ببین
ئەو بیرەوەریانە لە لامان ئیسیفادەی لەکەین و تاری جمعە ئەمڕۆ وەکو پێغەمبەری خوا نیە عەلەیهی سەڵات وەسەلام بەردەوام وەحی بێت نا ئەم دینە کۆنە بەردەوام نوێ ئەبێتەوە لە ناوماندا بەردەوام مەوعیظە و ئامۆژگاری و شتی بەسوودە بۆمان زۆر زۆر ئیسفادەی لەکەین ئەوەی خەلەلی پێپڕەکەینەوانێ ئەگەر هەبێ ڕاستەخۆ ئەگەر نەش بە ئیسیفادەی لەکەین بۆ کاتی خۆی خی گەورە بتان پارێزێ ئێوە گەورەی ئێمن لە خزمەتانە ئابین یاخوا بەخێر بێن سەرسەر و سەرچاومان جەنابەت موختاری ئێرە دڵنیا موختار ئیشی چییە؟ وەڵا موختار ئیشی ئەوەی کە هەر کەم و کوڕێک بێ لە ناو دیاز سیر بکا و کەم و کوڕەکان دەستنیشان بکە هەم لە ڕووی دایرە و ئەو شتانەوە شتەکانی ناودیە پێویستەکان بواتە دایرە و مەعامەلاتی بۆ بکات تا ئیگەێنێتەوە شوێنەی داواکاریەکانی خەڵک جێبەجێ بکات لە هەموو شوێنەیە پرسین ئەڵێن موختار مۆری هەیە بەڵێ ئەم مۆرە ئێستا خەڵکێک مەسەن لە ڕووی ئیداری و ئیشی هەبێ ئەم مۆرەیە چی معامەلاتێکی پێکرێت هەرچی مەعامەلاتی پێویستی بە شایەتیدان بێت بۆ ئەوەی کەوا ئەم ئینسانە ئینسانێکی باشە یان خراپە ئەبێ لە ئێمە بپرسن ئێمە شایەتی باش و خراپی وە بدەین باشە چ دایرەیەک زۆر پشت بەستێ بە مۆری ئێوە هەموو دایرەکان ئەوەی کە مەعامەلاتی وڵاتیانی تیاوێ مالین تاییدی ئەمە ئێوێ بۆ نمونە ئێستا مناڵێک لە دایکە بێ ئەگەر ئێوە پشتگیری نەکەن وەلادی بۆ کرێت بەڵێ بۆ مەسەلەی مناڵە ئەوشتانە بۆ یەکرێت بۆ یەکرێت بەس بۆ کاتی زانیاری و بۆ کاتی با بڵێن مەعامەلاتی عەرز و خانە تاپۆکردن و ئەو شتانە ئەبێ تاییدی ئەمەی هەبێت باشە دەیەکەتان چەند ماڵە تقریبا 350 ماڵ 350 ماڵە بە ماشەڵە بڵاوە بەڵێ بەس چونکی لەبەرەوەی کە بڵاوە و شوێنەکە با بڵێن لە کەوتەتە ماسەرپلانی شارۆ ئاوەدان نەبووە دوێتەوە نادەوری 1300 خەتا ئەرزی تایەکەوە کرێتە خان و هایی لە ڕووی هینەوە با بڵێن لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە ئەوەی کە پێگوترێت چەند سەر خێزانیا بڵێن چەند نەفەرە وڵی تقریبا ڕەنگە نانا زۆرترە دەوری 1200 نەفەری تایە 1200 نەفەر باشە ئەی تەبایی و ئەو شتانەتان چۆن حەمدوەخوا لە ڕووی تەبایی و هەر زۆر زۆر چاکی هەر لەبەرەوەی هیچ کێشە و مشکلی یەکمان هەتا ئیسە نەڕۆیەتە قانون و شکات و شکاتکاری و ئەوانە کاک محەممەد ئاسوودەی کرد موختاری لەسەر دەستی تۆ ئیش بە گوندەکەت کراوە وەڵی لەبەرەوەی کە من بوومەتە موختار ئەم وەزعا هاتە سەر هەموو شتەکان ئەوەی کەشت باڵێن خزمەت گوزارەکانیش کە ئیشی تیاکریاوانیش وەستا بەس ساکە با بڵێن وەکو جادە مەعامەلاتمان تەواو کردو ها لە وەزارەت نەگەڕاوەتەوە ئاو ئاوەڕۆ مەعامەلاتم بۆ کردووە هەر هەمووی لەوێ بەڵێنیانداوە بۆ ماکەن نەکراوە هەر ئەڵێنی ڕۆ لەم ڕۆژانە لەم حافەزەوە لەژنیەک هاو سەیری ئاوەڕۆکەیان کوتیە تایسە چۆن نەتان بووە وتم ئێمە منش پرسیارەکەم هەتایسە چۆن نەمان بووە من پرسیارم لەوانە کرد تێگەی جا لە ڕووی ئەوە کە خۆیان نەیاکردو جادەی خیرمانە تایساکە وابزان 400 مەترە لە جادەی خیرۆ دوورین بۆمان نەکرا بەس شتەکانی ترتان هەیە ینی خزمەت گوزاری چیتان وەڵام مەکتەبمانەیە بەس مەکتەبمانەی خەسەخانەوەی سە شوێنمان بە دابین کردووە کە ئەوە شوێنی خەسەخانەکەی لوانە تایساکیە بۆمان نەکرا زۆر باشە دەستان خۆش بێ و خی گەورە بەرەکەت خاتە ئاوایەکەتانەوە تەبایش بە چۆنەڵی بەتەنا بە لایەک ناکرێ ئەگەر هەمووان هاوکاری یەک نەبن بە تەچیت چکم گوندی تەبا زۆر خۆشە ئارەوەڵا ئێمە لەبەرەوەی کە لە ناوێک کاتەباین و گەنجەکانیشمان بە زۆری ڕوو لە خوان و با بڵێن گەنجی خراپمانە کە بێتە ئاشمان و ئەختیارەکانشمان باشن لەخوا بەزیای بەس ڕەنگە گەنجەکان باشتر الحەمدلله سپاس دەکەین کاک محەممەد سپاس بۆ جەنابەت چۆن قوربان باشن سپاسانەکەین لە تۆ بپرسم تۆ وەکو پۆشاک و وەکو سیماش لە عەرەبێتی بەڵێ بەڵێ ڕاستەکە عەرەبیت بەڵێ بەڵێ خەڵکی کوێیت وەڵای مامۆستا خەڵکی سەلاحەدینم خەڵکی سەلاحەدین سەلاحەدین یانی تکریت بەڵێ بەڵێ خەڵکی تکریتم خەڵکی تکریتی ئەی چۆنە لێرە لە ناوگردانی وەڵی مامۆستایگان نزیکی تقریبا 6 ساڵ لێرە 6 ساڵ کوردیەکە زۆر باشە وڵات خەریکە وردەوە دە ڕەنجی کوردی ژەگرێت وانی ها خەریکە وردەوە دە ڕەنجی کوردی ژەگریت لەگەڵ ئەو برادری خۆمانە لەگەڵ ئەوە تە وردەوە ئەی ئیش و کارت چییە وەڵی هەل عەلوەکە حەماڵم و کرێکارم ئەو شتە ماڵت لێرەیە بەڵێ بەڵێ باشە ئەی چۆنە هەر زاشە لەبەرە نەتکردو بە شڕواڵ وەڵی یەکەم بەشەوە زۆر جلیمان کوردمان هەیە ئەوە جلی کوردی زۆرمان هەیە تۆ توانی دوخێنی جلی کوردی ببەستی وەڵا زۆرمان هەیە پشتێن بەڵام ئەوە تۆ ڕمەزانە سراحەتەکەن تۆ جو
فێنێک باشە سەرکەوتو بی پشتیانە بەستی پشتیان لا وڵا بەشتەمان زەرمەن هەیە مناڵەکانیش کوردی زانن تۆ دەزانەوە زۆر باشە موافق بی سپاس دەکەین دانیشە مامۆستا زانم ئەم تەرتیباتە تۆ دروستی کردووە وڵا گەر دابنیش هەر دابنیشی زۆر سپاس دەکەین ماشەڵڵا شوێنێکی خۆش و سپاس بخۆی گەورە الحەمدلله ئێرە هەست ناکەم ئاودانە ماڵی تێە بەلا الحەمدلله بەس لە ماڵەوە ئێستا ماڵەوە لە ماڵەوە زۆر باشە چۆنە ئاوها ئەم گرنگیت بەم تەرتیبات شتە واللهی هەر تەنها حەز و ئارزوی خۆم حەز و ئارزوی هەر کەس خانووەکە ببینێ بە تەشی دەڵێ وەڵام ماشەڵڵا جوانە هەموو کەس زۆر کەس ئەوەی کە هاتە ئێرە هەمان قسەی کردووە زۆر جوانە زۆر جوان ئەگەر ماڵەکان هەمووی ئاوا بوون یانگوت کاکەیتر ئەمە دیزانی خۆتە یاخۆدەی کەسێکی ترە منیش پێم وتون هی خۆمە با بزانم لەگەڵ ڕەمەزانەتیا چۆنن الحەمدلله سپاس بخوا زۆر باش ئێستا زۆر خوێن خۆشن ماشەڵڵا الحەمدلله لە چاوە ساڵانی ڕابردووە زۆر پێنکە و هەستیش بۆ ناکەن کە هیچ ماندووبوونێکی ئەزێت و توونێتی و برسێتی هیچ پێوانە دیار نییە گەنجەکانی ئێرە ینی لە ڕووی ڕەمەزانەتی و دینداریەوە چۆنن کاک محەممەدی مختار شایەتی باشی بۆدان زۆر باشە لەخوا بەزیابێ ینی لە چاو شوێنی تر و جێگەی ترە الحەمدلله هەمووی ئەهلی ڕۆژ و نوێژ و سنەت و سپاس بخوا ئەی بەچیەوە سەرخاڵە بن نازم گەنج تۆزێک کاتی بەتاڵی بۆ مشکل بەنسبەت ئەم کاتەوە ینی زۆر بەیان بە ئیشن ئیتر هەنێکشان هەیە بڵین ئەچنە دەروانێ و هەنێکشان هەیە سایەخن و بۆ نمونە هەنێکشان هەیە خەریکی بیت و فەلاحەتی ئۆشتانن باشە موفق بن موفق بن انشاءالله سەرچاو قوربان ماندوو نەبی بەخێر چۆنی قوربان باشی دەنگ باسی چاشی سەحەتی چۆنە چاشی ئەمانەی خۆتن یا شوانی وڵی شوانی من ئەو ماڵم هەروە لە ڕێ خوادیان دەبا بڕۆن ماڵخواان ئەی ئەوان بۆ پەتی پێوەیە جوانەگاکە وڵا ئەوە عرسسە تۆزێ بەسنەوە ئەی بەسن و ئەو مانگانە چ نەوە مانگایەکەن ئازان فرێزی ئەخین ئێمەنینەوە دەی باشە مافەقی فرێزیان پێڵن فرێزیان پێ ئەوە زوازام زۆر ئەم دووریش ناکەوێتەوە بێ نەوەڵا غەبێ خزمەتیانەکە بەزم شوانێکی بۆی خزمەت ناکە ئەوە دێ موفق بن انشاءالله موفق بن موفق بن قوربان ناو چییە؟ کاکە ئەنەس چۆنی؟ ئەوەش بۆ ئێوارە باش کاکە ئەنەس کاکە ئەنیس ئێمە جلی چی لە بەرای بەرشەلۆنە؟ ئادەی میسی؟ تۆ هەندەری میسیت؟ حەزەکەی ببێ بە میسی؟ یاریەکەیت حەز لە یاریت هەیە؟ تۆپت هەیە تۆپ؟ نیتە؟ ئەی لە کۆڵان لەگەڵ ڕەفیقەکان دیارەکەی؟ ئافرین گۆڵەکەی تۆ ئازایت؟ باش زۆر باشە دێ السلام عليكم الله بو خير چۆنی؟ کوردی باشە زانی ها؟ باشە من خەریب بە عەرەبی قسە بکەم عەرەبیەکەشم زۆر باش نییە من چۆنی باشی؟ چییە وە لە کوێیتەوە؟ والله من لە علوەیە لە علوەی شەکەی تۆ ئەمە چییە ڕوات؟ لە علوە چیەکەی لە علوە؟ والله هەل بار کرد بار و داگرە و ئاوە بارەکەت و بارداگری بە ڕۆژوشی تەبا سای الحمدلله 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 حەزکە بە عەرەبی قساکەی؟ نا والله مشكلة ما هي العربي مو مشكلة والله نا من مشكلة ما من من تو مشكلة؟ لا مشكلة إن شاء الله عربي كم مظبوطني يعني أكل دخان يعني كل دخان أي ما تشي ما باركو تشي والله أم هنا أم مسواق بو مالو نعم بس ما كرتون أم كرتون والله مقباك هم فروشتن فروش يعني والله إيرا خوشة حلو يعني الحمد لله أم منطقة نوردان الحمد لله أصباص بخوة من تقريبا 6 صال زيادة ليرة 6 صال أرى والله الحمد لله منطقة أهالي منطقة تشاك الحمد لله زور باشا أي خلقي شوي لا أصل يعني من صلاح الدين والله تكريت 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 قضاء من دجيل بس يعني تكريت الحمد لله الحمد لله الحمد لله لخزبتها براكم شو ماسك عفوا
کاکە سلام علیکم السلام شلونی خوربە؟ والله باشی؟ بخير، سلام. خوا لێ ڕازی بخير، بێت هاتنەکەم چاکشی ئەجمعین هەموو سپاس لایەک. یا خوا بەخێر بێت. لەگەڵ ڕەمەزانەتی چۆنی لە خوا بەزیاد بێ سواز بۆ خوا زۆر باشین زۆر چیت کردو ئەمڕۆ والله ئەمڕۆ هیچم نەکرۆ و کار و کاسبی هیچ شتێکی وام نەکرۆ بڵێ بەر لە ماڵەوە بوومەوە ئەی ڕۆژانی تر هیچتان هەیە والله ڕۆژانی تیژی دەجار بەجارێک ئەگەر ئیشێک کارێ هەبێ کەمێک هەر تۆ وەرە ئێرە بێ زەحمەت باهینەکە دەست دەرەوە ئەگەر ئیشێکی سوگەڵا بێکەن و هێنەوەی تر ڕەمەزانەکە ئاگرین و لە خوا بەزیاد بێ شتی سوکەڵەوەکو چی ینی چی ئیشێک والله ئیشی مەسەرەن ئەوە ئیشی من هیوەدە و شتی واکەم هی ماڵان و ئەوشانە باشە بۆ بە ئێراڵەن ناوگردان ناوگردان لەبەرەوەی ئەمە ئەم بەرەوبەری گردە ئەم گردە بەرزەیە ئەم گردشە ینی لە ناو ناو گردەکان گردێکەوەش گردەکەم دۆڵەش ماڵی تیا تاشێتە سەرەوە تر ئەمە دێکۆنەکەی ئەم ماتیقەیە ماتیقی تۆی بینی ئەمە هەمووی دێکۆنەکە بەڵام وانەی ئەو لاوە تقریبان لە پارەوە 2 ساڵە تقریبان ئاوەدان بۆ تۆ ئەوە ڕەمەزانەتی لە ناوگردان چۆن لەخوا بەزیابێ زۆر باشن بە تایبەتی ئەو گاجانەی لێرەی زگۆر ئەهلی مزگەوتن هەمووی زگۆر زۆر وەسفی گەنجەکانەکەن ئێوە بەزیابێ شکور هەموو ئەهلی مزگەوتن لەخوا بەزیابێ هەموو شکور باشن باشە تۆ لێرە لە دایک بووی لە ناوگردان قوربانیان لە وەڵی من تقریبان 2 ساڵێکە لێرم 2 ساڵێکە لێرە ئەی پێشتر لە ناو شار بووم لە ناو شار بووی دەڵێن ئێرە کەوتۆتە نام ماستەر پلان و نازانەوە خەڵکی غێری خۆشیان بۆ هاتووە ئەم گوندە لەگەڵ خەڵکی غێری خۆشانە خەڵکی باشن لەخوا بەزیابێ سواز بۆخوا هەتا ئێستا هەموو خەڵکی باشی تیان و خەڵکی خراپیتیان شکر سپاس بۆخوا کە هەموو هاوکاری یەکترین لێرانە ئەرزوو ئەو شتانە ئەرزی خانەوەوانە گرانە لێرە واللهی ئیتر لێرە بە پێی شوێن کەوتووە هەنی مەسەل لە شوێنەکانی دیشەوە شوێنەیە گرانە شوێنەیە هەرزانترە ئەوە ئێستا تۆ خۆت بە خەڵکی ناوگردانە زانانی هەتا لێرە من بەڵێ بە خەڵکی ئەم مەتیقەی خۆمە هەر فەرقی نییە خەڵکی ئێرەمە هەتا لێرە من خەڵکی ئێرە بەڵێ دەخوا مۆفەقتان کە یاخوا بێەوەی بنی ئەوش بەخێر بێن سپاسان دەکەین سپاسان زۆر مەمنون سپاسان هەڵڵا کە جوانەوە عینەکە چییە؟ چاو کزە؟ هاتی بابزانمە عینەکەکەت؟ والله ئەی منش عینەکەم نەیگۆڕینەوە؟ نایگۆڕیتەوە؟ ناو چییە؟ ئایندە ناوەکە زۆر خۆشە ئەزانی ئایندە یعنی چی؟ یعنی داهاتوو باش؟ ئافرین ئەمە چیتە؟ براتە؟ یا خوشکتە؟ ئەمە براتە یا خوشکتە؟ ئەی بۆ واقعشی درێژە؟ ها؟ تۆ ناو چییە؟ زۆر جوانی ماشەڵڵا تۆ ئەوە پارەیە پێتە؟ چەندت پێیە؟ 250 بۆ کوێیە چی؟ ئەچی دوکان؟ چییە کڕی؟ ها؟ جبس؟ ئەی تۆ وەرە بازانم ناو چییە؟ ناو ئەوینە ئەوین ماشەڵڵا کە جوانن ئەی تۆ ئەوین بۆ کوێیەتی؟ ئێڵا ئێمە شەسیمە دوکان لەگەڵێ ئاها ئەو قژانت جوانە و قژانە قژەکانی بەستووە؟ چێ بۆی بەستیت؟ دایە؟ پەرچەمیەتە سەر چاوی؟ جوانە ئاوە زۆر جوانە ناوی چی بوو؟ موبین قژەکانمان نەگۆڕینەوە؟ ئاهای من چەند جوانە سپی شایی من نایگۆڕیتەوە؟ باشە ئەی چیت خواردووە موبین؟ نازانم چیت خواردووە؟ ئاو من جوام لێ زۆر جار نازانم چی خواردووە تۆش نازانیت چیت خواردووە وایە؟ نیوەڕۆ چی خواردووە؟ جبس بە جبس شکانت ڕۆژوەکەت؟ بە پسکت شکانیدا بە جبس ها؟ باشە وەرە منە بچم لە لای سیارەکە شتانێمە بزانم حەستان لە چییە باش؟ الله چەند جوانە نەمانە تخوامانە جوان نین؟ دەیمە بینجانەوە بۆ تۆ دەست خۆش ئەمە ئێستا چیت بێ ئەمە بەمە گوپی خڕنابێ؟ نە ئەی باشە ئافرین مبین نابێ خەرجیکەیەوە بۆ دوایی باشە؟ باش؟ پارەکەی بەرنەوە کاکە پارەکەی بنەوە بەخوا مبین واز نایانێت هەر خەرجەکەیت؟ ئەی دەی بەچی؟ بنێشت؟ بنێشتمان پێ نییە کاکە بنێشتی بۆ بێنن بنێشت بۆ بێنم واز لێنی واز لە 250کەیەنی خەرجی مەکە باش؟ بنێشتت دەیەمە من بنێشتت دەیەمە باش؟ ماچێکشم بەرێ مبین ئەوە بنێشت بەشی ئەوانی شەیت؟ بەشی خوشکەکان تێی؟ معلوم؟ دەواعەت؟ ها؟ جا بڕۆنەوە بۆ ماڵەوە باش؟ دەی خواحافیز مبین
باش ئێوە شوێنەکەتان زۆر ئاوادان وەکو شار وایە سەگ نام بۆچیە وڵی هەر باوکم حەزی لێدی بەچووکە مەڕمانێ بۆنێ ئەها مەڕتان هەیە بۆ مەردا هەر زەڕورە ڕاستە لە ڕووی شەرعیشەوە بۆ مەردار ڕێگە پێدراوە ئەی دەنگ و باستان تۆ مادام مەڕتان هەیە هیلاکە بی لەگەڵ مەڕماڵاتە وڵی من شوانی باوکم شوانە ئەزانم ئەی خۆ پێویستی بە هاوکاریەک هەیە خۆ دیشت چییە؟ وڵی من تەکسیم پێ تەکسی تەکسی خەتت پێ یای ناوشار ناوڵان ناوشارە ناوشار ینی پێویستە بچیتە ناو شاری سلێمانی و ئیشی تەکسی ڕازی لە ئیشی تەکسی لەخوا بەجای باشە باش شتێک لە جەنابە پرسمەگەر یادەوەریت بەشی ئەوت کا خێرا بیرت بێتەوە چەند ساڵە تەکسیت پێ؟ وڵی 2 مانگ 3 مانگ 2 مانگ 3 مانگە لەم 2 مانگ 3 مانگە ڕووداوێکی خۆش یان ناخۆش چی ڕوویاوە تۆ خەڵک هەڵەگری بەتەجی بەم هەموو تەبیعەتە جیاوازەوە وڵی هیچی هەڕووینەدا هیچی خەڵکی سلێمانی تەعاملیان لەگەڵ ساخ تەکسی چۆن؟ خراپ نییە هاوکاری سەر جادە سلێمانی جادەکانی باش نییە تا چەند حەزیەتانە بێت زۆر ئێواران کە دیتەوە هەستەکەی زۆری لاکی هەستەکەی کرێکاری کردووە زۆری لای زۆری لاکی عادەتەن ڕۆژانە مەسەرەن چەند پایەکەنەوە سی بۆ 35 چەندێکی دەن بە بەنزینەی تقریبا 15 بۆ 20 هەبێت لێ ببووری لە گیفانی خۆیان کۆی کەی تۆ چۆنەڵی ڕۆژان تۆ خوێنکار نیت؟ ناوەڵی وازتێنەوە یا هەر خوێندن تەواو کرد لە پۆلیسی وڵی وازمێن وازتێنە ئەی لە ناو گوندەکە مەشغوڵ هیچ نابی؟ ناوەڵا تەکسیە نەبێتی تر لێ مەفەق بن مەفەق ئەی سەلام عەلەیکوم ئەوە چییە شتان لە شار باتۆتەوە؟ بایعیە بایعیە؟ جا بایعیە ساماوە؟ وەڵی تر نام لە ڕەمەزان هاتۆ نەچوومی تر سومی سامانەی بۆ هاتوو وەرم ئەی لەشە ساغ بێ پور چەند ساڵە لێرە ئاژیت؟ ئیتر لێرە شوم کردووە نازانم بەخوا پێشەوەی شوو بکەی هەر لێرە بوو یاخود لە شوێنی تر سەماوەت بوو سەماوەتەوە لەو سەماوەت گوندی سەماوەت وەڵاوان نەوتایەوەمان نەزانی لە عەرەبستانە لەگەڵ ڕۆژوا چۆنی؟ وڵا باشم لەخوا بەزیان ئێوارە خۆت چێش لێنی یا کچەکان لێنی؟ لە دەستاویان ڕازیت؟ بەڵێ دەست شتیان باشە زۆر باشە بەعام لەگەڵ ڕۆژوا گوندەکە یاخود با بڵێن هاوتەمەنانی تۆ چۆنن؟ کشتی شکر بە ڕۆژووە مناڵمان بچوو گەورە تا کوڕێ بچووکی شمێر بە ڕۆژوو قەدیم تۆ لێرە لانیلان لەوانەیە ئەو کاتێککە سەرتا شوت کردووە قەدیم لێرە ژیانی ئێرە چۆن بوو؟ بڵێم چۆن بوو ئەو جای هەر خۆش بوو هەر خۆش بوو بەسەرەوەی بوو سەدام ڕمانینی ئەوە ناخۆش بووە ڕاستە فەرمی پێشەوە تۆ لێرە بووی لەگەڵ چی خەریک بوون ئەو کاتە؟ هەرمە ڕووماڵات و زەرعات و خەلە و شت ئاوە جا باشە خۆ ئێرەوە خەریکاکە بێ بە گەڕێکێکی سلێمانی ئێرەشی ڕووخان سەدام ئارەوەڵا ئەم خانۆ دوو جار ڕماوە مسەلەح بووە ئەمجا کردمانەوە بە داردوای کردمانەوە بە مسەلەح تەقانی وە شتێکی تیا تەقانۆ قەدیم خواردنی پارشێوان چی بوو؟ وڵی پارشێوان بڵێم چی بوو هەر وەکوی سە برنج و شلە و شت بوویتر ماست و ئەوانە هەبووە هەر هەوانە هەبوو ئانەمان خواردووە ئیسەی شەر وایە ئەی باشە ئیشوکار ئیشوکاری شەر خەلەودان و حیوان و وڵا خۆشت بووی ترارەوە باشە بۆ ئێوە ناخۆش نەبوو بۆ ژنان ناخۆش نەبوو ئەو حیوانداری و خەلە و خەرم ئەومان پێ خۆش بوو چونکەم ژیانمان لەسەر ئەوە بوو لەیرانە مەعاشمان بوو نەحیت ئێستاژ الحەمدوللا مەڕتانەیە ژیانمان بە وڵاخە لەیرا ئەو مەڕیشمان هەیە شکر بەس وڵاغ زواتر شیرەکەی بەکارێنی شیرەکەی بۆچی بەکارێنن بۆ ماست بەس ماست بۆ خەریە بەس بۆ خۆتان یاخود بەشیەوە لێشیە فرۆشی دەشە فرۆشی بۆ پەنیر بۆ کەریە بۆ هەموو شتێ بەکارێنی لەو ئەوانەی کە پێگوتە سپیایی لەوەی کە بەروبوومی سپیایی کە دروستەکرێت بۆ خۆت حەزت زۆر لە کامەیانە؟ وڵی خۆم زۆر حەزم لە ماست و شتیش نییە تر هەر خۆشە بوو بێ بەڵێ ژیانمان لەسەر ئەوەیە تر گیانمان بەوەیە فرۆشیت دێخوای گەورە مۆفەقتان کە یاخوا ئێرە بۆ هەنگ چۆنە؟ خۆی ئێرە شوێنێکی گونجاوە ئێستا گونجاوە بە پێی وەرزی بەهار مەسەمنتە وەرزی مانگی یانزە بین بۆ منتیقی کەلار و گەرمیان لەبەر ئەوەی پێش بکەوێت زیاتر بە قۆت ببین لە کەلار و گەرمیان دایانێ هەتاوکەی ئەم ساڵ تەبعەن جەوی دنیا گۆڕا بەهۆی بارانەوە لە کەلار بردوان بۆ کەلار هەتا مانگی
پێنج هێناوتە 2 ڕۆژ پێش ڕەمەزان هێناوتە لە کەلار لێرە دای ئەنین مەسەل تاکو دوا جەژنە بین بۆ مەتیقی شار باشێ بەڵام ئەمڕۆ خۆزگە وەزارەتی زەراعە و کشت و کاڵ شتێکیان کردایە ئەو دەرمانانەی کەیکەن بە زەرعاتەکانەوە بیان توانێت شتێک بێت مەسەلەن زەرەی نەبوایە بۆ هەڵ کوشندە نەبوایە ئەسەکە ئەم ئەچێتە سەر ئەو زەرعاتەکە هەڵاڵاکە لە گوڵی ئەو زەرعاتە ئەو هەنگا ئەمرێ نایێتەوە ئەنجا چیش بۆچی خراپشە خۆی ئەمیش بەرنامەی هەیە شەغالەکەی جیایە ئەوەی کە شەغاڵە چێ بۆ دەست ئیشەکاشی لە دێنێتەوە جیایە ئەوەی لەناوە ئیشەکە شان دروستەکە جیایە ئەوەی خەریکە مێ و فێنکە لەبەرەوەی شەغالەکەی کە زۆر فعالە بۆ هەنگەکە کە ئەچێت ئەو دەرمانەی کوژێت زەعیفە بێت ئێوە پورە بە طریقەی کلاسیک و قەدیمی ئەگرن یا بە خۆتان پورەی لێ وەرەگرن ئەتوانین تەقسیم بکەین ئەشتوانین چاوەڕێ بکەین مەسەلە ئایستا من بۆ خۆم حەزم کردو سەیتەرەوەکەم مەسەریان ئەو دەتوانسنەکەم هەبووە یەک تەقسیم لێکردو نەمێشتۆ پورە بن لەبەرەوەی عەدەدی ئەفرادەکەی بەقۆ بێ و ئیش بکات شان هەڵباسێ شیرە زۆرتر کۆکاتەوە بۆ بەروبوومەکەی بۆ هەنگی برادێک لە کۆمەڵی هەنگاوانان کاک عەلی حەمەڕەش و سەرۆکی کۆمەڵی هەنگاوانانە من سپاسی ئەوەکەم ئەو فێریێمیشەی کردم ساڵانە هەنگوینم لێ کرد وتی کاکە تۆ هەموو ساڵە پارەی سێ چوار هەنگەدەی ببن پارەی هەنگوینی ساڵێک بۆ دەم بە هەموو یەم خۆشم هاوکاری تەکەم تا فێر بیت ئەو سالەباتی هەنگوین کڕی هەنگوین شتێکی زۆر پیاوێکی زۆر چاکە ینی پیاوێکە خۆزگە هەموو کەسی ئاوا بیتوانێت هاوکاری خەڵکی بکردایە ئێستا پیاوەیە کەساباتێکە ئاڵێ ئیشەکە چۆنەڵێ نەخی کاکە من فەوتاوە هەچی مێ چۆتە زەرەرەوە بەس ئەم پیاوە خۆی کەسبی ئەمە بۆ توی کاکە وەرە ئەمە بکە من هەنگێکی پێوەیان بەس ئازاری زۆر نەبوو نازانم مەسەلە چیە نەخۆیتر ئەگەر هەر کەس ئەوەی کە ئازاری زۆر بێ ڕۆماتیزمی زۆرە ئەگەر ڕۆماتیزمە بێ ئازار نییە خۆی و کەسانی خۆی بڵم ئازاری نێوایە ئازاری تا ئێرە هاتووە بەڵام دێ بەڵاموانێتە کە هەتاکو وەگەر ڕۆماتیزمە هەبێ گیان تا ئاوسێ بەڵام کە کاتی ئینسان ڕۆماتیزمی نەبوو ناش ئاوسێ سە و کاک عەلیە ڕۆژوا بۆ بەیەکۆ بووین ئیشمان کردە 30 هەنگ پێوەی داوە 40 هەنگ پێوەی داوە نائاوسێت چکم ڕۆماتیزمەی ئازارە گەڕەکان لە گیانە نەماوە حساسەتی نییە هەیە خەڵکی ئێستا من یەک دوو هەنگی برادێکم لایە کە پێوەی دا بۆ خۆی بوویێتەوە وتی بەخوا من ناتوان لایەوە حساسەتی پێ خەڵکی حساسەتی پێ زۆر باشم بۆ خۆم پێی مرتاحم پێش ئەوەی کە خەریکی هەنگ بم کە چوون بۆ خۆتبەی مزگەوت نەمەتوانی چوار مشکیدان ئەژنۆم سەرەوە بەڵام تر بە حکومی ڕۆژانە چوار هەنگ سێ هەنگ دوو هەنگ پێم وەدا ئەو ئازارەی کە سەربوونەی ئەژنۆم سپاس بەخوایسە باش بوو سپادەی وەشم لێ کردو دەڕی سپاس دەکەم خوا خۆتان بە یاخوا ئینشاءڵڵا خوای گەورە بەرەکەتی تێخا دوعایم ڕەمەزانە ئینشاءڵڵا قبوڵە چۆنە تۆوەکو گەنجێک بیرت لەم بەیتانە کردوتەوە وەڵڵاهی ڕاستیەوە ڕاستی بێت ئێمە وەکو گەنجانی ئەم دەیە زۆر ئیشێکی وانە لەم مەتیقاکە بیکەین ڕاستی بیرمان لەم بەیتە پلاستیکانە کردوانێ و خۆمان پێوە مەشغوڵ کرد لەشتان ساغ بێت کارێکی زۆر پیرۆستان کردووە تا چەند لە بەروبوومی ڕازین وەڵڵاهی لەخوا دەبێت و ئینتاجمان زۆر باشە بەس وەکو بازاڕیکردن بازارەکەمان خراپە باشە ئێستا بڵێن ئەمە خیارە چیلۆی خیار لەم خیارە جوانە چیلۆی چەندەکە بۆ ئەم خیاری ئێمە بڵێن دەرەجێکی خیارە کیلۆی بە 150 دینارە لە بازارە پارەی ئەو کرێکارانیەکە ئەیڕنێ لێرە ئەی کاک دیار بۆ ئێمە کڕین لە 1000 کەمتر ئەو پەڕی لە 150 ئەوەی کە فەلاح ئەیکا بەس قوربانی ئايات ئەوەی کە خێرەکەی لێ ئەبینێ خاوەن ئەلۆیە خاوەن قاتەکانە لەگەڵ بەخاڵەکان بەخاڵ ئەوانە خێری لێبن بەس مێنێتەکەەوە فەلاحەکان بێن باشە تۆ وەکو گەنجێک تا چەند مەسەلەن بۆ منە لە هاوتەمەنەکانی خۆت ڕازی لە گوندی ناوگردان کە تۆ سێرسا بیرت کردوەوە مەسەلەن بیتت هەیە بەس ئایا گەنجەکانی تریش ئاوەکو تۆ بیریان لەو کردو کە بێژ نەخوا بەزیابێ بەس ئێمە لە ناو خۆمانە کۆمەڵی ئامۆزا پوزایەکین هەم هاوکاریەکەکەین هەم بەدەمێکی شەوێن
ینی لەخوا بەزیا بێت هیچ کێشە و مشکلێک وانە کە لەوچێت لە زۆربەی شوێنەکانی ترا هەبێ مە لەخوا بەزیا بێ دامە بەیەکۆین و هیچ کێشێکمانە لەخوا بەزیا زۆر باشە لەگەڕ ڕەمەزانەتی یاچ لەخوا بەزیا بێ لەخوا بەزیا بێ زۆر زۆر باش خەڵکێک تەسەورەکە کە گەنج زۆر بە ڕۆژوونێت تۆ تەسەوری شتی وڵاهی لەوەچێ هەبێ لانی منتیقە کەوتۆ لەوچێ بازە شوێنێکە بێ وابێ بەس لەخوا بەزیا بێ وەکو خۆمان هە گەنجەکانمان لەوەچێت لە چاو بازێکا زۆر باش زۆر باشە بیت چەندێک پێویستی بە ئیشکردنانی چ جۆری ئیشێکی بێت ئەبێ لە بەیانی هەتا ئێوارتۆ ناوبەی تابی ئەگەر تا هەموو لە هەبێت بەس ئەوەی تیاگە بە فێنکی بێت بین لە دوای نوێژی بەیانیەوە هەتاوەکو سەعات 7:30 ئەوە بتوانین ناوبەی تابی تا هەموو چیە بێت بجارڕنێوێ بژارکردنی ئەوێت دەرمانکردنی ئەوێت هەموو ڕۆژی ئاودانی ئەوێت دەرمانکردنەکە بێ هەموو ڕژ تۆ دەرمانیکەی هەم بە ئاودان هەم بەڕشاندن بەس ئاودانەکەی لە قەتراچێت بەڵێ لە قەترەیە بەڵێ قەترە نەبێت بژاری هەیە تاپان هێت تا گەرجەنا بە سەیریکەوانە هەمووی بژارن ئەبێ بژار کرێ ئەمانە تا بەنەم گەڵیان ئەبێ لەڵین لەمە ماوەی ترەمانە هەمووی ئەوە ئەم پەلانەی بکەیت لەبەرەکە قوتی هەبی و بیا بە خەیارەکە بەڵێ دەگوترێ خیاری بیت ینی خیاری درەختی کە بەم شێوە لەگەڵ خیاری کوردی نازەمەوەی کە لە ئەرزەکایە فەرقی هەیە تامی فەرقی هەیە بەڕێی تۆ قسەی ڕاستە تاپان وایە خیاری کوردی بەتامترە و زۆر لەمە خۆشترە بەس بۆ ینی هۆکار چییە کە بەتام هەمووی دەرمانی شیمیاییە بۆیە هەمووی کیمیایە درێت و دەرماندرێت بەس زیاتر فەلاحەکەش کەوتۆ هەیە وجدانی لەگەڵا بەکارێنە دەرمانێکی وای نایەتێ هەشتا دەرمانێکی یادێ لەوەچێ تەبیعی بێ بۆ ئینسانەکە یان دوای 3 ڕۆژ بیڕێنێ یان دوای 4 ڕۆژ بیڕنێ بەس هەیە دەرمانێکا ئێوارەکەیکا و بەیانەکەی هێڕنێ لەوەسە گوێ لێ نەبێت کەنی ئەوەش هەیە کە دەرمانێکی بدرێت ئەوها بە زووی خیارەکە پێ بگەینە و خراپ تابعاان هەیە تابعاان هۆرمۆنی لێ ئايات بەیان ئەمڕۆ لێ ئەیا بڵێن بۆ بەیانی یەتەوە سەیرەکە هەمووی کاک دیار من بۆ خۆمێکێکم لەوانەیە کە زۆر حەزر لە خواردنەکەم لە میواکەم لە سەوزەواتەکەم ئەگەر ئامۆژگارێک مام بکەی بەوەی کە چۆن بزانی کە خیارێک بکڕین کە ئەو خیارە بزانی هۆرمۆنی نەدراوەتی ئەم مەسەلە هۆرمۆنەکە بە ئاو ئەدرێتێ بە ڕەشانش بەس خیار هەز دقەیەک تەماتە بێ خیار بێ بیبەر بێت هەست دقەیە کڕا بێ بشۆرێتەوە جوان نەشوارێتەوە نەسم خۆشم دەستم ڕادێمە ناو بێتەکانەوە بیکەم هەموو لەگەم بەبێ شوار نوێژ بیخۆم بەس خەتارە زۆر یعنی ئەوشی کە دەرمانەکە بێ بە دەمامکو دەستێکی لە دەسابێت ئاگینا هەمووی موادی کیمیاییە ئێسش لێو دیارینە لۆچێ لە 2 ساڵێکە لێو دیاری بات بەتەکیید لە دیاریە سپاس بۆ معلوماتە مهندس ئەناسم مهندسی زراعیە ئیشی بیتەکات هەڵێ لۆتی بیتی پلاستیکی دانراوە من خۆم خیارم نەخوارد چونکە ئەزانم چی ئەدرێتێ يعني ئەوەندە خراپە طبعا خراپە هەیە ئاخرن پێتەڵەم فەلاحە کەوتو وجدانی فەلاحەکە کەوتو هەیە گوێی لێ نییە و بەس خیاڵی لای پارەکەی و بەس چارە نووسێمە کەوتەتە دەست وجدانی فەلاح وڵات طبعا هیچ لێپرسینەوەیەک نییە و هیچ قانونێک نییە لەوسێ هەروە دەرەچێت باشە ئەگەر پرسینەوەیەکە بێت وانە کاک دیار ئێوە لەسەر ئاوی تانجەرۆن زۆر جار خەڵکە گوترێ ئەو ئاوی تانجەرۆ بەکارێنێت جەنابەت چی ئاوێک بەکارێنێت من ئاوی بیرمەیە بیرێکی دەستی وازیشم هەیە تاوان خۆشتان ببین سەیریکەن تانجەرۆ لە منەوە دوورە تانجەرۆ لە خوارەوەیە هەیە بیتیکە هەیە لەسەر ئاوی تانجەرۆ ئەتوانم سن سەیریک باشە موفق بێ ئینشاءالله تۆ هەوڵ داوە کەشت بەرهەمێکی باشی بێ کێشە بێ بە چۆنەڵی بە دڵنیا بە من وجدانی خۆم مرتاحەکەم نەک بۆ پارە من ئەگەر نیەتم پارە وایە لەوچ ئیشتر هەوا بم کردە زۆر ئیشترێت دوام سم بیگەم باز وەکۆی کە لۆچ لەگەڵ مامڕتام خۆم پێشمەرگەم داوامم هەیە لە دوای داوامەکە خۆم بۆ مەژڵ ویستم لێت بپرسم بزانم خوێندن چیت کرد تەسەوری ئەوم کرد کوتم ڕەنگە لە ڕێگای خوێندنەوە هاتبیتە ناوە میشەوە نەوەڵا من پێشمەرگەم داوام هەیە باش موفق بی غیری خیار چیترت هەیە وڵایی بیبەرم هەیە و تۆزە تەماتشم بێت تەماتەکە ئەم ساڵ کردومانە بۆ تەجروبە کردومانە بزانین تەجرومان لەسەری چۆنە بێت چۆن نابێت باز بیبەرەکە لەگە خیارەکە هەموو ساڵێکی بکەین خاچی مەتیقی ناوگردان بۆ ئەم بەیتانە باشە بۆ پێی لەخوا بەزیابی خاکەکەی زۆر باشە بەس ئەوە تیان مەصرفی و تێچوونێکی زۆری ئەوێت زۆری ئەوێ بەس ئێمە کێشەکەمان بازارکردنەکەی بازاریکردنی باشمان هەبێت ئینتاجمان لەخوا بەزیابێت زۆر باشە هەم بۆ بەرهەمی ناوخۆ هەم ئەتوانین تاجێکم بۆ دەرەوەش دێ موفق بن ئینشاءالله حەزەکەم ئاوە پیاسەی بکەین بە ناوینەکە فەرموو جەناب ناو شاری سلێمانی هاوارەکەم خەیاڵی گوڵ بەدەم تەواوە خیارە گوڵ بەدەم بەلەوەی بەدەستەوە خیاری گوڵ بەدەم کاک دیار ئێستا ئەو خیارە ئاوا سەیرێکی زۆر جوان زۆر دەرەجێکی خیارە زۆر جوانە ئەمە چ نوعیشی خیارە سەیفە چەند جۆری هەیە زۆرمان هەیە وەڵاوین بزانم سەیفمان هەیە ڕۆنیمان هەیە یەک دوو کەشمان هەیە سەناوەکانم نایەتە خیال هەندێک خیار هەیە خوارە بێت ینی نەبێ ئەوە هەموو خیاری خوارە بێ ئێستا بۆ نمونە ئەم خیارە ئەها گە تۆ سەیریکەی ئەمە
قەوسێکی تیا دەرمانە کالیسۆم ئەیدەنێ دوو ڕۆ سێ ڕۆژ ڕێکی کاتەوانێ هەموو خیاری خوارە بێسەوە گە بزانی دەرمانگەرە تەسیری لە نەکردێ بێ بە ئازڵ هەموو خیارێک خوارە بێ بەس ئیتربێت و دەرمای لێ هەم بۆ ڕێکردنەوەی هەم بۆ ڕەنی دەرمانی ڕەنمان هەیە یەکەمجا خیارەکە زەردە ڕەنی لێ سەوزێکا جوان بۆ ڕێکردنەوەکەشی هەم و هەم بۆ ئایبنەبێ بڵێن بۆ قەڵەمی و باریکەکەشی ماشەڵڵا ئەمە هەمووی ڕێک و هەم قەڵەمیش ئەوە دەرەجێکی خیارە ئەشت هەنی پرسیار لە بە ڕۆژوو مەگە ناسا دانێکم لێ خوارم بۆم بشۆنەوەی ئەیخوام حیف بە ڕۆژوو نەبوون ئێوارەیە خوێن مشکل ئینشاءالله دەی خی گەورە بەرەکەت بخاتە ناوی ئەمە وتت ئەمە بە لێ چیکەمەوە ئەمە بۆ بە عەزڵیان لە بیریان عەزڵی پێڵە ئەمە بە جیاژە ئەمە بە جیا ئەفرۆشی ئەم سعری لۆ کەمترەوە خۆی ئەو خیارە جوانە زۆر بکات 200 دینار ئەگە لە بازارە بکەش کە بۆ بۆنی ئەوەی کە دەرەجەیەکی خیارە هەینا فەلاحی وهەیە لە بازارە بچۆ لۆ ئەلوا بەزەوی بێتەوە ئەی ئەمە چەنەکە ئەوە وەڵا لەوەش علاگەی 1000 دینار ئەگەر بکە علاگەی 30 کیلۆیی چونکە ئەمە عەز لە کەس لی ناپرسێت ئەوەش کە 150 دینارەکە لە بازارە 200 دینارەکە بۆنی عەرە بۆ کەیوا بۆ جنوب ئەگینای مەبل عەلوەکە خەیر و گۆڕینەوە بۆ یەک طبعا حیوانیە ڕاستە ئەگەر جنوب بنەی بات بەداخەوە وەڵی بەداخەوە ئەوە ئەسێ ئینتاجەکە گە خۆ سەیریکەی ناماشەڵات جوانە زۆر ئەگەر هەر کەسێک حکومەت هاوکاری بکە ناڵم هەموو شتێر حکومەت بەس ئەگەر هاوکارێکی بەس بازارەکە هیچ ناڵم بەس بازارەکە بازاریکردنەکەمان بۆ بەردەست بکە ئینتاجێکی ئەومانە بێ هەم بۆ ناوخۆ نەپیویستمان بە دەروشە بێ هەم ئینتاجمان هەیە بۆ دەرم موفق بن ئینشاءالله بەخێر بن هیوادارم ڕەمەزان ئینشاءالله بۆ ئێوە خێر و بەرەکەت بێ ئینشاءالله سپاس هیدایە سەلام عەلیکوم سەلام و ڕەحمەت الله خوا لێتان قبوڵ کاڵێن نازەم شیوتان ئامادە کردو چێشتان ئامادە کردو بۆ بەربانگ بەڵێ ئینشەڵا خوای گەورە لێ ماوەرگرێ شتێکمان ئامادە کردو بۆ خەڵکی گوندەکەی خۆمان بۆ مزگەوت دیوارە خوانێکمان دروست کردووە بە جەمعی ئینشەڵا لە مزگەوت باشە ئەوە هەر بڵێن عرفی ڕەمەزانانتانە یان هەر جەنابە یەک جار ئەماکرێ یاخود چەند جارێک لە ڕەمەزانێک بەخوایتر لە 20 ڕەمەزان و تر کەم ئێوارە خوانیتیان ناکرێت تاکو 29 ڕەمەزان ئێواران بەو شێوە خوانیتیا دروستەکرێەوە کۆ بینەوە لە نوێژی مەغریب و فتارەکرێتەوە لەوانە بە جەماعی نانە باڵێ بە جەماعی نانەکرێ فتارەکەێت ینی ئیفتارەکە لە چی پێک هاتووە چی ئیفتارەکە بۆکو مریش کرێ گۆشتی حیوانەکرێت و تشلی بۆ کرێ فاسۆلیا بێ زۆر باشە مە بەس وایە شتێک ناکرێت کە مەسەڵەن قورس بێ هەموو کەسێک بۆی نەکرێت هەرکەس بە پێی توانای خۆی تۆ توانی مەسەر شۆربانیسکێ بکەی خۆمە شتێکە هەرکەس پێی توانایە خی گەورە هیچ شتێکی دیاری نەکرێت بە خەڵکو ئەو شتەکە بەخێر بە پێی توانە ڕاستە فەرمی بەس ئەزانی چۆ عرفی ئێمە وایە ینی ئەگەر مەسەرەن بۆن منێ چێکە توانە حیوانێک بکوژێتەوە حیوانێک مەسەر سەر بڕێ هیچتر ئەو توانایی نییە پێی ئەی باڵێ لا ئێوە ئاساییە توانێت نیسی شۆربای برایەکی بەڕێت لە ماوە ڕۆژانە شۆربایەکی نیسکێ ناو زۆر بەتام خۆش لەوانێ من بڵێم لە برنج و گۆشتەکەی خۆم لە بەتامتر بێت ناخۆ شەر نییە خواردنەکە خۆی تر ئەمە بۆ شتێکە بەسەر سەدەقەیەکی ڕەمەزانە لە شەوی قەدرا ئەکرێت بەسەر ئێواران نەکرێت بۆ مام هیدایەت ئەبینم ئێوە غەیری دەیەکی خۆتان خەڵکی تریشتان لەلایە بە تایبەتی من بینیم عربشتان لایە ئەمە چۆنە ئەمە عربەکان تەبعاً لە شەڕی داعشۆ کە هاتوون ئاوارە بوون لێرە زۆربیان نیشتە جێبوون کرێچین و لێرە دانیشتون و تەبعاً شوێنەکە ئەمانە بۆ ئەوان خەڵکی بێ مشکلەشنەوە خەڵکێکی بێ مشکلن کوردستانی سپاس بەخوا ئەمڕۆ شکر ئەمانە جێگەی هەموو پێکهاتەکانی تیا بۆ تۆ لە سایەی ڕەحمی خوا و میلەتی کوردیش خەڵکێکی عاتفینە ئەنی شتمان شت لە بیرەکەین ڕەدەفعل ناکەین بۆی بڵێ ئەنفال کرانی کیمیا باران کراوین ئەمانە بوون کاتی خۆی ئەمان لەگەڵی ما کردو ئێمە ڕەدیان بینەوە نەخەیرمە ئەوە ناکەین ئێمە لەبەر خوا داڵدەی هەموو کەسێک دراوە لە کوردستانە و لە ژێر سای ئیسلامی ئینشەڵا الحەمدولله باشە ئەی ئەوان تا چەند
دەتوانن تێکەڵ بن تا چەند مەسەلەن بۆن من لەگە خەڵکی ئەوەیە کە باشن مجامیلن ینی من بینیم زۆر کوردی باشە زانن کوردی باشەزان ئاسایە مەسەل بۆ ئیش بۆ ڕووی ئیش و کارە کەس پێویستی بی بەکرێکارە بێگەوان ئیشکەنیان بن بۆ ئیش مەسەل بۆ هاتوچۆ جەژنان هاتوچۆیان نەکەین بۆ دانیشتن بۆ مزگەوت بە یەکۆین ڕۆژانە مەرحەبابوون لە ڕێوبانە بە سیارەکەەوە مەسە دێمەوە کابراگە لەو سەجا دەبێت هەڵیانەگرین بە سیارۆیان هێن و خەڵکی ناو دێ هەموو هاوکاری ئەوەی کە بکری هاوکاریان نەبی جگە لەوەی کە ناوگردان ئێستا پەرش و بڵاو بۆتەوە خانووی زۆر چۆنەڵی شاریانەشی لێکراوە ساڵی گەڕژێکی شارە ئاخەریسا کەوتۆتە بەر ماسەر پلان گەڕێکێکە لە سلێمانی نەخشەی بۆ ژێن نەخشەی شارەوانی سلێمانیە تەبعاً 900 ئەوەنە قەتع عەرز کراوە خەدەماتی تایە خەسەخانەی تایە شوێنی ماحەدی تیا کراوەتەوە بنکە پۆلیسی تایە ئەمە هەمووی لە ماسە پلانەکانە لە خەریتا دیاری کراوە باخچەی تایە داوێنگای تێ ئەمانە بەپێی ئەگەر تەمەنی زروف مساعد بێ و زروو باش بێ شەڵا بەرە و ئەوە بچێ زروف قەیرانی شەڕ و ناکۆکی و دارایی نەمێن لەوانەیە و پرۆژانە هەمووی تاوا بکەن و خەسەخانەوەکو قوتابخانەی سەرەتایی و ناوەندی دو ناوەندی بنکە پۆلیسەکان هەموو شتەکان مەقسەد شوێنی بۆ کراوەوە لە عەرزەکان هەموو شوێن بۆ دیاری کراوە لە خەریتەکە لە سلێمانی بەڵێ وەکو عەشیرەت وابزانم جافن بەڵێ عەشیرەتی جافی میکایڵ بەڵێ عەشیرەتی میکایڵین جافین بەڵێ لێرەوە تا چەند ئەم گوندانی ئەم بنارە جافن وەڵام گوندانە لێرانە بەردەکە ڕەسەماوەتە تایەتی 120 ئەوە گوندی شێخەوڵا لەسەرەوە جافە ئاڵیاوە تایەتی تێکڵاوە بڵین ئاڵیاوە شێخی تایە جافیشی تایە کانسپیکە شێخە دێ گۆپیتە تێکەڵاون شەقڵاوە هەر تێکەڵاوە شێخ و جافە باشە ئەی بەردەکە ڕوو ئەم دیانەی تر تازر گوێزیش جافن و میکایڵن بەڵێ باشە ئەی ڕێز عەشار ئێستا هەیە بەڵێ هەیە مەبەستم لە تیرەی میکایڵە هەموو ئەمڕۆ لە هەموو تیرێکە چۆن لە عیلێکە مەسە سەرگەورەی هەیە لە هەموو تیرێک شاری سوێگەیە پرس و مشاوەرەی پێکرێ بۆ مەشاکیلەکانی کۆمەڵایەتی و بۆ هەندێک مەشاکیلەکانی تر و پێی ئەمڕۆ وڵاتەکەی مەشاکیلی تایە بێ مشکیلە نین لە بەرۆی وڵاتێکی ئەمڕۆ بە حکومی ئەوەی کەوا ئیتر یاسایەک مەسەل ئەوە نەماوە زەبرزۆنێکی پێشتر نەماوەکو کاتێکی حکوومەتی بەعز ئیمڕۆ زۆرتری کێشەکان کە ڕووەدا لە ڕووی یاسایی وابزانم چەندێکی لە ڕووی قانونیەوە کرێ زیاتریش مەسەل لە ڕووی کۆمەڵایەتیوە کێشەکان هەلەکرێ دەستخۆشییان دێکن ڕیسپەکان و کۆمەڵایەتی ناوەندەکانی کۆمەڵایەتی زۆر کێشەی بچووکە نایهێڵن کێشەی گەورە هەیە بچووکە کرێتەوە با بزانین ئێوە عرزەکانی ئێوە زۆرتر پشتاون ینی دێمن یاخود عرضی بەرامان زۆر کەمە زۆر کەمە ئەی کێشەتان لەگەڵ مەسەن عشیرەتەکانی تر لەگەڵ گوندەکانی تر هیچ کێشەمانی ئەسپاس بخوا مەسەل بۆ ڕووی حیوانداری تێکەڵی چینە سنووری دەیەکانەوان دێنە سنووریەمەوە ئەوە نییە لە بینەکە حتا جاری وایە حیوانی دەیەکەی ئەمە مەسەل دەغڵی ماڵێکی دێشکاخوا چاوپۆشی لێکەی ئەوان لای ئێمە هەم زیانی ئەکرێت چاوپۆشی هەیە تەعاون هەیە لەو بینانە لێبوردن هەیە شکر مزگەوتەکەتان دوور نییە مزگەوتی کەشمان هەیە نا بەناوی مزگەوتی پیرەمێرد لەم ماڵە تازانایە زۆر باشە خی گەورە مەفەقتان کارتانەکەن بەخێر سەر چاوم بەخێر بێنیاخوای شەڵان منەتان زیاد بێت و تەمەناکەین لەخوای گەورە خوام زولفشمان لێ تێک نەدا خوا ئەمانمان لێ تێک نەدا خوا ئاگری شەڕ لە ئەم وڵاتە و لە ئەم میلەتە و میلەتی کورد و لە میلەتی مسلمانی دادایش اللهم آمین داواکاری نەخوای گەورە و بەرەکەتی ئەم مانگە پیرۆزە و خوای گەورە خوا ئاگری شەڕ لە وڵاتەکەمان دوور خاتەوە نەمان کا بە سوتەمەنی شەڕی زلهێزەکان ئینشاءڵڵا نابین الله أكبر الله أكبر
الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله. الله أكبر. وجهت وجهي بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين. إياك نعبد وإياك نستعين. اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. آمين.